ئاخر بەیاننامەی وەزاری سامانە سروشتیەکانی حکوومەت یاریمی کوردستان بە ئاشکرا ئەڵێ ئێمە نەوت ناین، ئێمە داهاتی نەوتین. ئەو قسەیەش لە بەغدای هیچ ناخوا کە زۆری ناگرێ. ئێمە ئەوەی کە ئێستا بۆمان ڕوون بۆتەوە ئەمەی خوارەوەیە، هەموو ئاراستەکانی هەرێم بەو ئاراستەیە کە لە بەغاوە هیچ نەدا بە بەغا، هیچیشی بۆ نەیە لە بەغا. ئەو کاتە خۆی تەعامل بەو بارودۆخی خۆیەوەکە کە لە ناوخۆیەتی زۆر بەڕوونی دیارە کە هەرێم تا ئەم ساتە کە من تۆ قساکەین ئامادە نییە ڕێ بکەوێ و ئامادە نییە هیچ شتێک تەسلیمی عێراق بکە و ئامادە نییە ڕێگە بە دیوانی چاودێری دارایی و هەیئەی مەنافزی حدودی عێراقی بات کە بێنە ناو گومرکەکانەوە و ئامادە نییە کە بە جۆرێک لە جۆرەکان کارێک بکە بۆ ئەوەی کە چارەسەری کێشە سەرەکیەکانی خۆی لەگەڵ عێراق بکە. جارێ من بۆ خۆم قەناعەتم وایە داهاتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە کێشەی موچەی پێ چارەسەر بکرێت. با بەڕوونی بێڵێن و هەمووتان ئەزانن ناشەفافیەتی ئەم داهاتانە وای کردووە کە خەڵک ڕایەکی ڕوونی هەبێت لەسەرەوە کە پارە هەیە بەڵام ناشەفافە، بەڵام قاچاقچێتی پێوەکرێ، بەڵام گەندەڵخانەیەکی خراپە. لە بەرامبەر ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم بۆ ئاکا لە ڕاستیە بۆیەوە ئاکا بۆی نەوت تەسلیم نەکا، بۆیەوە ئاکا لەبەرەوەی ناتوانێت تعاملی مەلەفی نەوتی بداتە دەست عێراق و بۆیەوە ئاکا لەبەرەوەی نایەوێت ڕێگە بات بە پێی مادە دەستوریەکان ڕێگە با بە هاتنی هەیئەی مەنافزی حدودی و دیوانی چاودێری دارایی